عوسمان مستەفاپور پاش بەسەربردنی 28 ساڵ لە نێو زیندانەکانی ئێران ئێستا جارێکی دیکە بە هاوڕێکانی شاد دەبێتەوە و بەو شێوەیە باسی ڕەوشی نێو زیندان دەکات. خواردنیمە ئەکسەرەن شۆربا بوو شۆربا و ساڵەکانی پیشە زۆرتر شۆربا بوو لەگەڵ سێنانان کە داداین ئەوە بوو بەیانانش زۆرتر هێلکیان دەداینی هێلکەی کوڵاو هێلکەی کوڵاو شەوانش زۆرتر حەتەڵ بوو ئەوە خواردن حەمامیش هەفتەی دوو جاران دەچوونی حەمامی گەورە کە حەمامێکی گەورە بوو عمومی بوو لەوێدا خۆن دەشت هەر 20 نەفەر چی هەر 12 نەفەر بۆ بەردوو شێکەکەوتین یعنی 12 نەفەر دەبوو جێگای دەخۆن شوربایە هەفتەی دوو جاریش بوو ئەو داڕوان دەداینێ داڕووی نەزافەتێ بە دوو نەفەران پاپێکیان دەداینێ پاپی دەوڵەتێ مانگی پاپێکیان دەداینێ و لەگەڵ سابوونێکی هەر نەفەرێ سابوونێک و بە دوو نەفرانش پاپێک دوایکەنیش مەسەلەی تەکنۆلۆژیش ئەو تەلەڤیزیۆن نوشتە کە ئەستەن کە هەبوو لە دوو شەبەکانە بەدەر شەبەکەی دیکە نەبوو شەبەکەی کودوو ڕۆژنامەش کە ڕۆژنامەی کە ئیداری ئیتلاحات بوو یا چەند ئیتلاحات بوو شان جمهوری ئیسلامی بوو ئەو دوو ڕۆژنامەش بۆ مەداهاتن بۆ خوێندنەوەی ئەوی دەبوو بە پوڵ کڕیباتە بە پوڵ بە پارەی خۆت کڕیبات هەموو تەمەنی گەنجیتی خۆی لە نێو زینداندا بەسەر بردووە وەک خۆی باسی لێوە دەکات ناوە هاوڕێ و هاوسەنگەرێکیان لە نێو زیندان بانگ دەکرا و ئیعدام دەکرا خۆیشی حوکمی ئیعدامی هەبووە شێوازی ئەعدامکردنەکان نازانم چۆن ئەعدام دەکەن ئایا بە گولان لێ دەدەن پەتیان دەستکردنەوەی نازانم وەلی دامبردنە کە دامبردن بدەنزای مەسەلەن بۆی ئەعدامی و دامبردن و ئیدی نەدەگەڕانەوە دوایکەنیش دەهات ناکو مەسەلەن ئەو پەت و شتەی وان خڕکەنەوە تەحویلی مەیدن ئیدی معلوم نبکەوانە ئەعدام کراون ئەوەندەی زیاتر لە دەرەوە بەڕاستی ئاگام لە دەرێن نەبوو چۆن بە شێوەیەکی ئەعدام دەکرێن لێوان داهاتنەمە خودعافیزیان لێ دەکردین ماچیان دەکردین ڕۆشتن چیان پێ دەگوتن کە خودعافیزیان داوێنی دەڵم هەر ئەوەی دەیان خوداگەڵ لێک بێت و یەکرا باش بن و ئەوەی کە ئەو هەدەفەی کە لەس ئەو بیر و باوەڕێکە لەسەری ژیراون لە بیر و نەچێت و لە بیر و نەچێت چێنە و بۆچی لێرەنەوە یەکرا لەگەڵێک باش بن و کێ بوون ئەوانەی کە لەوێ بوون ئەعدام دەکران زۆر بەیان زۆرتریان جرمی حیزب دموکرات کوردستان ئێران جرمەکانی دیکەش ئەوە ئەکسەریەتیان حیزب دموکرات کوردستان ئێران چون حیزب دموکرات وەختی دەمەنتەخەدا بوون شەڕ دەکرا عەمەلیات دەکران ئەوەش داهاتن لێرە پێشمەرگە لەوانە پاسداران دەکوشتنەوەی داهات لەوێ زیندانی سیاسییان دەبن ئیعدام دەکرن بە تۆڵەیوان سۆران مەحموودی لە ساڵی 1994 تا 2000 لە زیندانی کوماری ئیسلامی دەبێت هەروەک چۆن لە شاخ پێکەوە دەبن لە هەمان زیندانیش چاویان بە یەکتر دەکەوێتەوە دوای ئەوەی کە سۆران مەحموودی حوکمی تەواو دەبێت لە نێو زیندان عوسمان مستەفاپور لە ئامێز دەگرێت و پێی وابووە ئەمە دوجارە هاوڕێکەی دەبێنێتەوە بەو پێی کە حوکمی ئیعدامی هەیە بەڵام دوای 20 ساڵ لە شاری کۆیە بە یەکتری شاد دەبنەوە لە ساڵی 94 زاینی من لەلایەن دادگای ئینقلابی بوومەوە بە 10 ساڵ زیندان مەحکوم کرام بۆ ماوەی 6 ساڵ کە تکاتە ساڵی 2000 لە زیندان بووین لە خزمەت ئاغای عوسمانی مستەفاپور کە پێکەوە هاوڕێ و هاوسەنگەر بووین بە یەک بیر و باوەڕەوە کە لەسەر حیزبی دموکراتی کوردستان ئێران کەوتینە زیندان پێکەوە بووین ئەو چەند ساڵی خاتراتێکی زۆر خۆش و ناخۆشمان پێکەوە هەیە بەڵام ئەوڕۆکە ئەو خاتراتە هەموو بۆمە بۆتە خۆشی بۆتە ئیفتیخار فەخر و شانازی پێوە دەکەین بۆ زۆر خۆشحاڵین کە جارێکی دیکە لە سنگەرێکی دیکەی حیزبی دموکرات کەوتینەوە لای یەک و پێکەوەین و درێژە بەو خەباتە دەدەین تا گەیشتن بە ئاوات و ئامانجەکانی میلەتەکەمان دەست لە خەبات و تێکۆشان هەڵناگرین بۆ زۆر خۆشحاڵم جارێکی دیکە کا عوسمانم لە ئامێز گرتەوە بوو بە هۆی خۆشی و شادی بۆ بن لە تەمەنی 24 ساڵیدا لە شەڕێکی نێوان پێشمەرگەکانی حەتکا و ڕژێمی کۆماری ئیسلامیدا بریندار دەبێت و دەکەوێتە دەست ڕژێم دوجار لە تەمەنی 53 ساڵیدا وڵاتی ئێران بەجێ دێڵێت و ئازاد دەکرێت و دەگەڕێتەوە سەر هەمان ئەو کارەی کە لەسەری دەستگیر کرابوو و حوکمی ئیعدامی هەبوو کاک عوسمان مستەفاپور یەکێک لە نمونە هەرە دیارەکان یا باشترە بڵێین یەکێک لە گەورەترین مرۆڤەکانی ئەم سەردەمەیە کە ئەڵێن گەورەترین مرۆڤ بۆ معنای کە لە قاڵبی ئینسانێکی عادی و ئاسایی هاتووەتە دەرۆ 28 ساڵ و زیاتر لە 28 ساڵ مانەوە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و خۆڕاگریەکی کەموێنە نەک کەموێنە ناتوانم بڵێن بێوێنە چکەلانێکم لە مێژووی 40 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامیە ئێمە نمونەیەکی دیکەی وەکو کاک عوسمانمان نییە دوای 28 ساڵ لە زیندانی کردنی وەک خۆی دەڵێتن تەنها جەستەی زیندانی نەبووە ڕۆحیشی زیندانی بووە بۆیە بەبەردەوام لەگەڵ هاوڕێکانی دەیەوێ هاتوچۆ بکاتن ئەو ئێستا لەگەڵ هاوسەنگەرەکانیان لە هەرێمی کوردستاندا دەیەوێت درێژە بەو خەباتە بدات کە ڕۆژانێک لەسەری دەستگیر کرا ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا کۆیە